شیلان عەبدوڕەحمان، فۆتۆگرافەرم، دانیشتووی شاری سلێمانیم. هەر لە مناڵیەوە حەزم لە کاری فۆتۆگرافی بووە، حەزم لە وێنەگرتن بووە. پێش ئەوەی کامێرام هەبێ هەر بە مۆبایلیش خەریکی وێنەگرتن بووم، زۆر حەزم لێ بووە. بەڵام ئەوە 3 ساڵە کامێرام هەیە و خەریکی کاری فۆتۆگرافیم. لەگەڵ ئەوەی کە کاری فۆتۆگرافی ئەەکەم، وەک ئەوەی کە خولیامە حەزێکی زۆرم بۆی هەیە کە ئەم ئیشە ئەەکەم، ئەگینا وەک ئەوە نییە بڵێم لە ڕووی ئابوووریەوە نانەخێر. هەموو کاتێک لە ڕووی ئابوووریەوە خۆشە ئاین دەستکەوتی زیاترە هەبێ، بەڵام من لەگەڵ کاری فۆتۆگرافی پیشەیەکی پیرۆزم هەیە کە زۆر زۆر ئارامم لەگەڵیا و کە نزیکەی 15 ساڵە مامۆستام. ئەوە پیشەی سەرەکیمە. هەموو کارێک بەتایبەت بۆ ئافرەتان ئاستەنگێکی خۆی هەیە، بەڵام ئێمە ئافرەتان ئەبێ بتوانین ئەو ئاستەنگێ تێپەڕێنین، پێیا تێپەڕین، ئەو کاتە ئەتوانین یعنی بگەین بۆ ئامانجەی کە خۆمان مەبەستمانە و هیوا و ئارەزوەکانیشمان یعنی لەوەیە دەرەکەوێت کە ئێمە ئەو هێز و توانایەمان هەبێت ئەو ئاستەنگێ تێپەڕێنین، اینجا ئەتوانین ئامانجەکەشمان و هیواکانیشمان بینە دی. کللتوری کۆنی کوردی کللتورێکی چەقبەستووە لە ناو کۆمەڵی کوردیە، لەگەڵ ئەوەشە ئافرەتان لەگەڵ پیاوانە هاوتای پیاوان لە کۆنیش و لە ئێستاشا کاریان کردووە و هەر بەردەوام بوون. ئەو ئاستەنگیانەی کە تووشی ئافرەتان ئەبێ زیاتر لە ڕووی کۆمەڵایەتیە، بەڵام هەموو ئافرەتێک توانایەکی تایبەت بەخۆی هەیە، توانایەکی تایبەت بەخۆی هەیە کە ئەتوانێت ئاستەنگەکەی تێپەڕێنێت و بگات بۆ خولیایی کە خۆی مەبەستێتی. فۆتۆگرافی وەستاندنی چرکە ساتەکانی زەمنێکە لە وێنەیەکدا کە ئەتوانی جوانیەکانی سروشت یان نەهامەتیەکانی ئەو وێنەیە یاخود تێڕوانینەکان بەبێ وتە لە فۆتۆکەەوە ببینیت. ئێستا بۆ نمونە نووسەرمان هەیە، شاعیرمان هەیە، لە ڕێی هۆنراوەکەیەوە لە ڕێی چیرۆکەکەیەوە پەیامێک ئەگەیەنێت کە پێویستی بە چەندین زمان هەیە تاوەکو یعنی خوێنەرانی تێبگەێنێ، بەڵام فۆتۆگرافەر ئەوەی پێویست نییە، تەنها ئەوەی پێویستە چاوی بینەر، لە چاوی بینەرەوە لە ناوەڕۆکی وێنەکە تێئەگەیت. من کاتی دیاریکراوم نییە بۆ وێنەگرتن، هەر کاتێک بمەوێت لە کاتی لە قوتابخانەکەم، لە کاتێک کە پیاسەیەک ئەەکەم لەسەر شەقامێک، کاتێک ئەچمە پارکێک کە بۆ جەوگۆڕینێک یا ئەچمە دەرەوەی شار، ئەو کاتانە کامێرەم پێیە، بەردەوام کامێرەکە لەگەڵمایە، هەر لە قتەیەک بێت، هەر چرکە ساتێکە بێت لە چرکە ساتەکانی ئەو سروشتەی کە ئەیبینم، یاخۆی گوڵێکی جوانە یاخود مناڵێکە لەسەر شەقامێکە، هەموو کاتەکان وێنەی ئەگرم. وێنەی شەویشم گرتووە بۆ عیدی میلاد، بۆ خەنەبەندان، یاخود چوومەتە سەر شاخی گۆیژە، وێنەی ئامی سلێمانیم گرتووە لە شەوە، هەتا بڵێ جوانە. هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان ینی قەدەر نسیب کارێکی وام بەسەر نێنێ، شتێکی وانەیەتە پێشەوە کە من و کامێراکەم لە یەکتری جیا بکاتەوە. هیوادارم ینی هەتا بتوانم لەبەر ئەوەی خولیایەکی زۆرم هەیە بۆ فۆتۆگرافی بەردەوام لەگەڵێ.